کاک ڕزگار زۆر بەخێرهاتی وەکو تمام هەواڵە ئەم راپۆرتە کە بینیمان راپۆرتێک و هەواڵێکی جێی داخە سەرەتا پێمان بڵێ چی ئێوەی گەیاند بەم ڕۆژە بۆچی لە بێگومان لەو قەبارە زۆرەیە کە بەرهەمتان هێنا ئێستا گەیشتونە 20 مەتر هۆکارەکەی چی بووە؟ زۆر سپاسدانەکەم هیوادارم بتوانین تۆزێک تیشک بخەینە سەر کەم و کورتیەکان چۆنیتی پێشکەوتنیشی ئەو کارگەیە. دیارە قەیرانی ئابووری هەموو کوردستانی گرتەوە بە تایبەتیش کارگەی ما کارگەیەکە کاری دەستیە دامەزراندن خۆتان نەزان دامەزراندن ئەمە کاتی خۆی بەڕێوەبەرایەتی بووین دەسەڵاتی تەواومان هەبوو زیاتر لە 100 وەکو جەنابتان ئیشارەتان پێدا 130 کارمەند زیاترمان هەبووە ئێستا خوارسیمان هەیە نە دامەزراندن مایە نەسریەی خۆمان مایە بەڕاستی ناتوان دەسەڵاتی ئیداری و داراییمان نەمایە لە هەر شوێنێکی کە دەسەڵاتی ئیداری و دارایی نەبوو خۆتان نەزان بەرەو کوێ ڕوا دیارە من سیوێشی 12 ئێستا راپۆرتەکەم بینی سیوێشی 12 ئەو ساڵ بەهۆی تەمەنەوە خانەنشی نەکرێم هیوادارم ئەوەی کە لە دوای من دێ من گەشببینم ئیشەڵا ڕەشبین نابم ئەوەی لە دوای من دێ زیاتر بتانی ئەرکەکان جێبەجێ بکە حتمما پشتیوانی وەزارەتەکەی خۆمانی دێ پشتیوانی ڕێکخراوەکانی دێ پێشان ملێتان ناشارمەوە جگەل لە وەزارەتی خۆمان کە پشتیوانمان بوو کۆمەڵک ڕێکخراوی ژنان و ڕێکخراوەکانی تر هاوکارمان بوون بەڵام بەداخەوە ئێستا هیچ کەسێک هاوکارمان نییە وەکو پێویست بەڕاستی باشە کاک ڕزگار جەنابەت باسیەوەت کردکە خانەنشی نەکرێت لە دوای جەنابەت کەسێکی تر دێت بێگومان کۆڵوبارێکی گەورەی ئەزمونت پێەیە لە ماوەی ئەم ساڵانەیە کە کارت کردو ئەزانم ئێستاش یەک دنیا قسەت پێ بۆوتن کە چۆن بوون چۆن بەم ڕۆژە گەیشتن باسی هەموو یەکەین بەڵام پێمان بڵێەوەی کە لە دوای جەنابەت دێت لەو شوێنەدا ئەنیشێت چی بکا باشە لەکوێوە دەست پێ بکا باشە و پێویستە چی بۆ بکرێت بەتاکید پرسیارەشی زۆر جوان بوو پێویستە دەسەڵاتی ئیداری و دارایی بدرێتەوە ئەو بەڕێوەبەری کە لە دوای ئێوەمە دێت وەکو چۆنەمە هەمان بوو پێشتر جگەلەوە ئەو بینایی کە ئێستا تێدایە و بینایە بەڕاستی پێویستی بنۆژەنکردنەوە هەیە بەس بڕۆ سەیری کە تیمەکانی کورسات هاتن بەس کۆتر و حاشە لە ڕووی جەنابتان ڕێقنە و شوێنی بەشەر نییە بەڕاستی من ئێستا بە ئەم قسەیت پێ ببڕم کاک ڕزگار ئێستێکە لە راپۆرتەکە بینیمان ئەو شوێنە جاباسی ئەو کۆرسە شەکەین کە لە راپۆرتەکەیە هەبوو شوێنێک بوو کۆرسێکی تیا بەڕێواچوو ئەوە بیناکەی ئێوەیە بڵێ تەبەن ئەو کۆرسە باسی ئەوە شەکەین بەڵام ئەو بینا باسی ئەو بەڕێوەبەری دوای منەکەین چی بۆ بکرێ من کاتی خۆی سایرێک بە هەدیە درا من لە وەزارەتەوە من خۆم سایرەکەی خۆم کردە هەدیە بۆ کارگەی مافوری سلێمانی بیکا بەچی 2002 نیسان بوو بۆ ئەوەی بتوانانی ئەو ئیش و کارەکانی کارگەکەمان پێ بەڕۆ بێ کردمە هەدیە دوای ڕقەمی شینم لێدا دوای ئێستاش برادرانی بەڕێوەبەراتی گشتی دیارە پێویستیان پێە سارەکان لێستاندینەوە بەڕاستی ئەوەیەشان پێویستە سیارەیشان بۆ دابین بکرێ بینایەکان بۆ نۆژن بکرێتەوە بینای ژیان نییە بەڕاستی کاتی خۆم خۆشترین بینامان هەبوو لە ناو کارگەی جلوبەرجی ئامادەکراو لە سلێمانی نازانم بۆ ئەمەیان هی ناو کارگەی جگەرە بەبێ ئەوەی ڕەزامەندی نەک ڕەزامەندی هەر پرسیان پێ نەکردین بینایەکان گواستینەوە کەلوپەلەکان گواستین ناو کارگەی جگەرە پێمان باش بوو کە چەند کەسێکی بۆ دابمەزرێ کاتی خۆی دەسەڵاتی دامەزراندن لە دەستەمە بوو ئەمە پێشنیارمانە کرد و سەروی خۆشمان بڕیاری لێدا و دامەزراند بە گرێبەستیش بێ دابمەزرێت نە دامەزراندن دەسەڵاتی دارایی و ئیداری شوێنەکەیان سیارەشیان بۆ دابین بکرێ بەڕاستیەوە دەخولکردنەوە لێتان ناشارمەوە کۆمەڵک مۆزەفەکانمان ئەمان بردنە ئێران خۆتان نەزان وڵاتەشی گەورە و بەناوبانگە لە کاری دەستی ئەمان بردەوێت دەورمان فێرەکردن دەوریانە بینی بە خۆشمەوە دەورم لە ئیسپانیاش بینی دەوری کاری سنین لەگە برادرانی بەڕێوەبەرەکانی تر ئەو دەوران لێ بینەوە دیزایانی تازە تەڕحی تازە گۆڕانکاریە خۆ ناکرێمە هەر لەسەر شتە کلاسیکی و کۆنەکان ببینینەوە بەڕاستی پێویستە ئەو کارگەی مافورە لە کاری کەلتوریەوە بکرێتە کاریشی اقتصادی و ئابووری بەڕاستی من چەند جارێک داوام کردێت لە تەنیش ئەو کارە دەستیە دەستگایەکی ماشێنی دابین بکرێت بۆی بتوانین هەر نەبی هەر نەکرێت بژێوی ژیانی کارمەندەکانی خۆمانی پێدابین بکەین جگە لەوەش من لەگەڵ ڕێزم دوو کارگەمان هەبوو یەکیان لە کۆیێ لە تەختەق بوو یەکیان لە کفری بوو هەردوو کارکە داخراوە ئەمە خۆتان نەزان کوردستان چەند بەناوبانگە بە مەڕوو ماڵاتی خۆیەوە
خاوەنی مەڕووماڵاتێکی زۆرین بەڵام تاکیت سوود لە پیستەکان لە خوریەکان وەرناگرین کاتی خۆی هەمان بوو لە کۆیە خوری مەڕەکانی خۆمان بوو دەمان شوشتەوە ئەمان بردە کفری لەوێن دەریش ڕنگمان دەکرد و دەمان ڕێست و تەوزەی هەموو معاملەکانی کوردستان و ناوەڕاست و جنوبی عێراقشمانە کرد بەڵام بەداخەوە ئێستا ئەو کار هەردوو کارکە وەستاوە بۆ کاک ڕزگار بەکارهێنانی خوری مەڕووماڵاتی ناوخۆ ینی ڕەنگە هەم سوود بە ئێوە بگەێنە هەم خاوەن مەڕووماڵاتەکان بۆ ئێستا بەکار ناهێنرێت کێ ئەبێمەتان بۆ بکات ئەوە چەند جارێک داوام کردیا راپۆرتەکانم مایە چەند جارێک داوام کردیا تەوزیهم ئەکسەر بۆ کاقوبادە بەڕاستی بتوانین ئەو دوو کارگێ بخاتەوە گەڕ بتوانین ژێرخانی ئابووری خۆمان بتوانین سوود لەو خوری مەڕوو بزنەکانی خۆمان وەربگرین نەکەمە بچین لە ئێران و لە تورکیا بکڕین بەڕاستی ئێستا هەموو ئەو ئەشیانی کە ئێمە ئیکڕین لە ئێرانە یان لە تورکیا حەزەکەم بزانێ حەوت کارگە لە کوردستان هەیە حەوت کارگەی مافورچنین هەیە کارگەی مافوری سلێمانی 97ەوە کە دامەزرایە بەڵام لەگە ڕێزم بۆ کارەکانی تر لە هەموو کارەکان پێشکەوتوتر بووە بە حکمەوەی بەشی جۆڵاییشمانێ هە لە ناو کارگا قاتی شاڵ قاتی کرد خۆمان دەڵێن کرد منتیقەی ئێرەش پێڵێ شاڵ ئەو قات ئەوە نشمان دروست دەکرد جگە لەوەی هەم بەڕا ئەنواع زۆر بەڕە دروست دەکەین مافور بە هەموو قیاسەکانەوە دروستمانە کرد باشە کاک ڕزگار پرسیارە 1 ملیۆن دۆلاریەکە بکەین یعنی من سرم سوورماوە لەم بابەتە لێستا کە وڵاتان شەڕیەواکەن پیشە سازیەکەیان پەرە پێبن تازە بە تازە ئێمە هاتووینە سەر داخرانی کارگەکانمان بەهۆی کەم تەرخەمی و پشتگوێ خستنەوە ئەمەم پێ بڵێ کاک ڕزگار ئەم کاری ئێوە ئەیکەن پەیوەستە بە دوو لایەنی زۆر گرنگەوە لە هەرێمی کوردستان لایەنێکی کولتوری هەیە لەبەرەوەی کە ئەمە ڕنگدانەوەی کولتور و فەرهەنگ و نەخش و نیگاری کوردیە لایەنێکی ئابووری هەیە ئێوە لە سەوسی کارمەند هاتوونە سەر بیسی کارمەند ئەگەر هەڵەنە بمەگەر داتاکانم دەقیق بێت لەم دوو لایەنە گرنگە لە هەرێمی کوردستان داواتان کردووە و کەس نەهاتوە بەدەمتانەوە و ناچاربوون دوو کارگەدا بخەن و ئەمەشتان لە لێواری داخرانایە بەڵێ ئەمە کاتی خۆی کە دامەزراینە و کارگەی کە خۆم دامەزران بە هاوکاری کۆمەڵێک برادەرێک لەوانە تەحسین قادر بوو کاکۆسرە سەرۆژ حکومەت بوو دادەهێرۆ بوو کۆمەڵە خەڵک پشتیوانیان گرتین معاملەکانی تریشی کۆیە و کفری ئەوانە هاوکارمان بوون کە دامان مەزران بەداخەوە یعنی کە دامان مەزران بەوەی بەو نیازەیەوە دامان مەزران کە بتوانین ناحیە ئەوختی سەر بۆ وەزارەتی سناع بووین پرسیارمان لێکرا هەموومانجێ کۆبوونەوەمان هەبوو لەگە سەرۆژی حکومەت کاکۆسەت سەرۆژی حکومەت پێگوتین چەند ئینتاسان هەیە چەندتان زەرەرە چەندتان خازانزە محاسبەی وردیەکردین بەس چێ محاسبەمانەکە چێ پێتەڵێ چەند ئینتاز کرا و نەکرایە شتەکانی بۆ دابی نەکردین و لێشێ کۆڵینەوە بەڵام کە ئێستا کەسمان تشتمان بۆ دابین ناکات سلمان لێ بکۆڵتەوە هیچ ئێستا ئەو موادە هەمە خوری شتەکان کاتی وەزارەتی سناعەیە تا ئێستا ماومە ئەتوانم ئێستا دەستگام هەیە توانم حەوت کارگەیت کە بکەینەوە لەو کوردستانە بۆ دەستگانی کە ئێستا من هەمە لە ناو دایرەکەی خۆمان بنیازشمان بوو لە هەڵەبزە بکەینەوە لە ڕانیە بکەینەوە لە چەمچەماڵ بکەینەوە لە کۆمەڵک شوێن بەرنامەمان هەبوو بەڕاستی بەرنمەکان هەموو تێکداین بەرنمەکە پشتیوانمان نەبوو بەڕاستی بەرنمەکە ئەوەی کە دەهات من لەگە ڕێزم بۆ برادرانی خۆمان هەیە زۆربەی زۆریان حەزیان لە نەوت و لە چیمەنتۆیە بەڕاستی کەس حەزی لە کاری کەلتوری و کاری دەستینە بزەبت ئەمە کە سەر بۆ وەزارەتی پیشسازی بووین پرسیار و جوابیان لێکردین بەڵام ئێستا سەر ڕۆشنبیرین کاری کەلتوریەکەین لەگە ڕێزم برادرانی خۆمان لە وەزارەتی ڕۆشنبیریش وە دەزانن بەس مۆسیقا لەگەڵ گۆرانی هونەرە بابە کاری دەستی کاری تەشکیلیش ینی کەس ناڵی کارگەی مافور ڕۆژێک ناڵ کارە هونەریەکان فڵان ڕۆژێک ڕۆژان کەس باسی کارگەی مافور ناکات مافور ینی ئەو نەخشونیگارە بە تایبەتی ڕنگدانەوەی فەرهەنگ و کللتورە بەڵام کاک ڕزگار شتێکی ترکە زۆر ینی جێی سەرنجە ئەوەیە کە ئێستا کە دامەزراندن نییە بۆتی جەنابتان حەزیان لە نەوت و چیمەنتۆیەوەش خێروبێری نەوتەکە بوو کە بینیمان زۆر گرنگە کە گەنجان ڕاهێنانیان پێ بکرێت فێری پیشەسازیەک بکردن ئەمەش یەکێکە لەو پیشەسازیانە کە گەنجان ئەتوانن پشت بە خۆیان ببەستن ئەوەی کە من بینیم ئێوە خولی ڕاهێنانتان هەیە خولی فێرکردنتان هەیە باسیەوەشمان بۆ بکە خولەکان چۆن بەڕێواچەوە چیتان کرد ئەمە ساڵانە چەندی خولمانە کردەوە لە ناو کوردستان ناو دایرەکەی خۆمان و لە دەوروبەری ئەو گوند و شار و سارۆسکانە ڕانیە مەسەرەن کۆمەڵک شوێن پیشانگامان کردەوە خولمانە بینی لە دەرەوەی وڵات و ناوەوەی وڵات ئێستا من زۆر سوپاسی کاک دکتۆر هەڤاڵەکەم بەڕاستی بە عیلاقەی شخصی 5 مەچینەی خەیاتی و ئۆڤەرەکی بۆ کارگەی مافوری سلێمانی بۆ من دابین کرد بەڕاست ئێستامە ساڵانە چەندین دەورەی
خەیاتی ئەکەینەوە دەوری دوورمانەکەین بۆ کچان و ژنان بۆ ئەوانەی کە نەیانتوانێت نە مەکتەبەکانیان تەواو بکەن نە بژێوی ژانیان تەواو بکەن ینی بتوانین ئیش بکەن فێریانەکەین ئێستا زۆر مرتەحەم کە زۆربەی زۆری ئەو کچ و ژنانەی کە ئێستا دەوری خەیاتی ئەبینن لە ماڵی خۆیان یاخود دوکانیان دانا یاخود ئیشەکەن بۆ هاوکاری هاوسەرەکانیان یاخود ماڵ و منداڵەکانی خۆیانەکەن بەڕاستی ئەو خولە تەوان ئێستا بۆ بێ بەرامبەرە بۆ کسان و ژنان ئەو خولی ئێستا کە ئێستا بینیتان بە ئاخیرەی تەمەن ئەو مامۆستایە بەخۆبەخ شاتووە کەلوپەلەکانیش ئەوەی کە پێداویستێکش هەموو لەس حسابی خۆمە خۆم مەسرفم کردن نەک حکوومەت نا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیریش بەڕاستی لەبەرەوەی چەند جارێک نووسراومان بەرز کردەوە هە بەڕەفساتەوە ببورن پارەمانە ببورن ئەوەمانە نەمانتوانی نایلا کولین کتابەکان ونەبوو ناکرا لەگە ڕێزم بۆ هەمیان ڕەنگەوانی دەسەڵاتیان ئەویان نەبووبی نەبووە نیان کرد من زۆر گلەیم هەیە بەڕاستی لە سەروی خۆشمان ڕەنگە بۆ زۆر شوێن پارە تەرخانەکرێ بەڵام بۆ کارگەکانی خۆمان بۆ مەعاملەکان بۆ بەشەکانی خۆمان زۆر کەم لە دووسێ مانگ 150,000 دینارمان بۆ دابی نەکرێ ئەم ئاو چاو چتی باش لەس حسابی خۆمانەکرێت کاتی خۆش کە دەسەڵاتیمە 25 میلیۆن دینار بوو ئەو کاتی 25,000 دیناری سویسری بوو سەرمانە کرد بەڵام ئێستا هیچ دەسەڵاتێکمان نییە بەداخەوە ئەو خولانە لەسەر ئەوەی خۆمانە بەبێ بەرامبەرە بۆ کسان و ژنان ساڵانە چەندی دەورەمان کردەوە ئەو کس و ژنانی کە دەوریان بینیوە ئێستا دوکانیان دانایە زۆربەی زۆریان یاخود لە ماڵی خۆیان زلی وشتیوا دوورن بۆ ژنان و کسان باشە کاک ڕزگار ئەمە لە سەرەتای هەواڵەکەوە وتمان کارگەکە لە لێواری داخرانایە سپاس بخوا هەتاوەکو ئێستا لەسەر پێەیە دانەخراوە پێمان بڵێ داواکاری چییە؟ بۆ ئەوەی کە ئەم کارگەیە هەستێتەوە سەر پێی خۆی بژێوی چەند هاوڵاتێکی کەمیژە گەرما بێت نەبڕێت لەلایەکەوە ئەو چاوگەی کولتوریە کوێر نەبێتەوە کە وەکوتم ینی بابەتێکی گرنگی فەرهەنگی و کولتوریە داواکاری چییە چیتان بۆ بکرێت داواکاریەکەت با لە قەدەر توانای ئێستا ئەم قەیرانە حکوومەتیێرە واللهی من لە بیدایەتەوە لە دروستبوونی کارگۆمە داواکاری وشتمان هەبووە بەڵام داواکاریەکان زۆربەی زۆری بەپێی سەردەم و زروفەکە گۆڕدرا داواکاریمەوە بینایەکە نۆژەم بکرێتەوە خەڵکی بۆ دابمەزرێ بەڕاستی بودجێشی تایبەتی بۆ دابین بکرێت ئەو دوو مەعمەلەی کە ئێستا داخراون لە تەقتەق و لە کفری بکرێنەوە بۆ شنەوەی خوری و مەڕ و ماڵاتەکانی خۆمان و ڕەنگکردنیان دیست دووبارە سوود لە ژێرخانی ئابووری خۆمان وەربگرین و تەوزەی هەموو مەعاملەکانی کوردستانی بکەین لەگەڵەوەش کە گوتمان ئەگەر بە شێوەی هەمیشەیش دانامەزرێن بە شێوەی گرێبەست خەڵک دابمەزرێ بەڕاستی دوای دابینکردنی هەندێک وەسائل هەیە دەستگایەکانمان دەستگای کۆنن دەستگای تازە نین ڕاستە ئیشی لەسەرەکەین ئێستا بەڵام باوەڕتان هەبیتن زۆربەی زۆری ئەوانی کە ئیشمان لەسەرە کرد و هاوکارم بوون بەو قەرارەی ئاخیری نازانم جەنابتان باشە زانن کە چەندین کەس تەقاعود کرا خانەنشین کرا بەبێ ئەو عمری گەشت 6 ساڵی ئێمە 12 کەسمان زیاتر کە زۆر شارەزایان هەبوو زۆر لەو بوارە باش بوون و چاک بوون ئومێ دەکەم بەوان هەبوو کەمی لە دوای منیش بتوان ئەوانە بەڕێوە بن بەڵام ئەوان پێشی من تەقاعود کران یعنی بەداخەوە یانیەوە هیوادارم ئەو کەسەی کە دێتن من ئێستا بە کەلۆرسمێ لە ئیدارە بەڵام معنای وای نییە کە بە کەلۆرسمێ لە ئیدارە حەزم لە کاری هونەری نییە ئەو کەسەی کە دێت هێوێندەرێ پێویستە لە کۆمەڵک بوار شارەزایی هەبی یەکەم حەز و ئارەزووی لە کاری کەلتوری هەبی بەڕاستی بتوانیتن کەلتوری خۆش بێ کاری دەستی خۆش بێ هونەری خۆش بێ داوا لە برادرانی خۆمانەکەین لە بەڕێوەبەری گشتیەوە تا وەزارەت و تا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تکایە کاری هونەری کاری کەلتوری کارگەی مافوریش کەلتورە کارگەی مافوریش هونەرە کارگەی مافوریش ڕۆشنبیریە ئەگەر ڕۆشنبیرین فەرمون با بمان خوێندنەوە ئەگەر ڕۆشنبیرینین فەرمون با بمانوەرەوە سە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بتوانین کۆمەڵک دەورە بکەینەوە بۆ بەس دابدرێ بۆ دەورە یاخود گرنگی بەلایەنە کولتوریەکەی مێن و گرنگی بەلایەنە ئابوووریەکەی بن من هیوادارم لە وەزارەت سناع بایشەکەمان بۆ بکرێ کاک دەستگایەکی ماشینی دابین بکرێ بۆ لە تەنیشت ئەو کارە کەلتوری و کارە دەستیە بتوانین تەزییزی هەموو کوردستان بکەین ئەو مافورانی کە لە وڵاتان دێن یعنی ئێمە چی نتوانین کە بتوانین مافور دروستکەین و فرج دروستکەین بۆ هەموو کوردستان پەش نەکە وڵی من وعدێوادەم ئەگەر بێت و ئەوانەی کە ماڵین بۆمان جێبەجێ بکرێ هەموو کوردستان و دەروی وڵاتیش جگە لە ناوەڕاست و جنوبی عێراق هەمویان تەزیزەکەین زۆر سپاس بە ڕێز ڕزگار گەڵاڵەی بەڕێوەبەری کارگەی مافوری سلێمانی کە لێرە لە ستودیۆ لەگەڵمان بوو سپاستانەکەم سپاس بۆ ئێوەش بەخێر هاتن سپاستانەکەم